ئێستاە هاوکارمان تەرزە لەسەر بەڕێوەچوونی هەڵمەتێکی هۆشیاری لەژێر دروشمی خێزانەکانمان بپارێزین کە بە سپۆنسەری دەستگای میدیای کورتسات بەڕێوەچۆ لە چەمچەماڵ زانیاری زیاترمان پێشکەش ئەکات. تەرزەگیان بەیانیت باش لەسەر ئەم هەڵمەتە زانیاریەکان چی هەیە لە ڕێگەی تۆ گوێمان لێ دەبێت. بانی باش تەرزە. سڵاوتان لەبێت، بەیانیتان باش بێت، بەیانی بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشی دابن. وەکەوەی کە هاوکارانیشم ئاماژەیان پێکرد، بێگومان ئەمڕۆ ئێمە لە قەزای چەمچەماڵین وەکو ستافی تایبەتی دەستگای میدیایی کورسات کە بێگومان لە نێو سنتەری چالاکی گەنجانی شۆڕش هەڵمەتێکی هۆشیاری بۆ ئەوەی کە زیاتر خێزانەکان هۆشیار کرێنەوە لەبارەی چەند بابەتێکی گرنگ بۆ زیاتر هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگا لە بەرامبەر یاساکانی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن. هەر بۆیە بە خۆشحاڵیەوە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات سپۆنسەری ئەم هەڵمەتە هۆشیاری کردووە کە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان و بەڕێوەبرایەتی بەرەنگاربوونەوەی تند و تویژی دژی ژنان و خێزان و لە هەمان کاتە ئەمانەی ئاماژەش بۆ بکەین سنتەری چالاکی گەنجانی شۆڕش لە ناو قەزای چەمچەماڵ بە هەماهەنگی و هەم دەستگای میدیایی کورساتیش ئەم هەڵمەتەیان ڕاگەاندووە بۆ بڵاوکردنەوەی یاساکانی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن. هەر بۆی بە خۆشحاڵیەوە لە ماوەی ڕابردووە نمایشکردنی کورتەفیلمی حەوتونی و دەرخەری ئەو ڕاستیە بوو بۆ زیاتر هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگا لە بەرامبەر خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن. بۆیە ئێستا بە خۆشحاڵیەوە لەم بەشەی پرۆگرام چەند میوانێکم لەگەڵایە. ئێستا ئەچینە لای زۆر بەڕێز با بڵێن سەرپەرشتیاری گشتی بەرنامەی گەنجان لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان زۆر بەڕێز کاک دیاری مستەفامان لەگەڵا بێت. ئەگەر بەڕێزیان ئەرک بکێشن بێنە لامان سپاسیانەکەین تا بەڕێزیان ئامادە بن. ئەمێ ئاماژە بۆ بکەم نمایشکردنی کورتەفیلمی حەوتونی و یەکێک بوو لەو کورتەفیلمانەی کە دەنگدانەوەیکی زۆر باشی هەبوو لە تەواوی جێگاکانی کوردستانە. بە خۆشحاڵیەوە دەرهێنەری کورتەفیلمی حەوتونیویش سۆنیا جەلیل زەنگەنە کە کارێکی زۆر باشی ئەنجامدا لەم نێوەندەیە کە بینەران خۆیان دەرخەری ئەو ڕاستیە بوون. ئێستا بە خۆشحاڵیەوە زۆر بەڕێز کاک دیاری مستەفا لەگەڵمانە میوانە سەرپەرشتیاری گشتی بەرنامەی گەنجان لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان. کاک دیاری سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر جەنابەت ئەرک بکێشی سڵاو لێبێت تۆم کاتت باش بێت. زۆر سپاس. هەربا لەوە دەست پێ بکەین ڕاگەاندنی هەڵمەتێکی وەها لە قەزای چەمچەماڵ پەیامەکەتان چییە کە بە هەماهەنگی ئەو چەند لایەنانی کە پێشتر ئاماژەمان پێکرد بەڕێوەبرایەتی بەرەنگاربوون و تند و تیژی دژیژدان و لە هەمان کاتە دەستگای میدیایی کورسات و ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ئەم هەڵمەتە ڕاگەاندراوە؟ ڕاستیەکە ئێمە وەکو ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان باوەبەرشی لەگەڵ بەڕێوەبرایەتی بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژی خێزان و ئافرەتان و دەستگای میدیایی کورسات هەڵساین بە ئەنجامدانی ئەم هەڵمەتی هۆشیارە لەژێر ناوی خێزانەکانمانە پارێزین کە هەڵمەتێکی هاوبەشە بە ئامانجی هۆشیارکردنەوەی تاکەکانی خێزان و کۆمەڵگاکەمان بە تایبەتی کچان. کاک دیاری ئەگەر پێمان بڵێ بە شێوازێکی گشتی ئەو بابەتانەی یاخود ئەو بەرنامە ڕێژەی کە ئەمڕۆ لە نێو تەواوی سیمینارەکەیە ڕەنگ ئەداتەوە لەژێر دروشمی ئەوەی خێزانەکانمان ئەپارێزین چی لەخۆگرێت؟ ئەمڕۆ لە سنتەری چالاکی گەنجانی شۆڕش وەکو دەستپێکێکە بێ بۆ ڕاگەاندنی ئەم هەڵمەتە کە خۆی زیاتر لە لۆکیشنمان دیاری کردووە کە ئەم هەڵمەتی تیا ڕاگەێنرێت لە قەزا و ناحیەکانی سلێمانی و هەروەها ینی بە شێوەیەکی گشتی ئەجەندای ئەم هەڵمەتە بریتیە بێت لە سەرەتا فلیمی حەوتونی و کە دەستگای میدیایی کورسات بە سوپاسەوە و سۆنیاخان دەرهێنەرەکەیەتی بەرهەمی هێناوە. دواتر ئێمە سیمینارێک پێشکەشەکرێت لەلایەن بەڕێوەبەرایەتی تند و تیژی دژی خێزان و ئافرەتان و نامیلکەیە کە سیمینارەکەی یاساکەی تایە عەفوو دابەشێکین بەسەر بەشداربوواندا و ئەو یاسایە با بڵێن شەرحەکرێ و ڕوونەکرێتەوە بۆ ئامادەبووان. کاک دیاری ئەمە یەکەم هەنگاوە کە لە قەزای چەمچەماڵ بەم شێوازە کاری بۆ کراوە بۆ هەڵمەتی هۆشیاری لەبارەی ئەوەی کە خێزانەکان ئەپارێزین یاخود هەڵمەتی لەم شێوەیە بەڕێوە چووە؟ ڕاستەکەی ئێمە وەکو ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان و بەرنامەی گەشەبەدانی توانای گەنجان چەندین هەڵمەت و هۆشیاریمان هەیە
ئەمە ینی وەکو دەستپێکێکە بێ لامان کاتە ئێمە هەڵمەتی هۆشیاری بەرەنگاربوونەوەی دشی مادەی هۆشبەرمان هەیە کە ئەگەر بیرتان بێ لە مانگی سێ ماراسۆنێکمان ئەنجامدا لە شاری سلێمانی و چەندین لیفلێت و پۆستەر و MDFمان با بڵێن پرینت کردووە تەبع کردووە کە بڵاوی ئەەکەینەوە و چەندین کاری تریش ئەنجامە ینی ئەم هەڵمەتەی کە ڕامانگەیانوە تەنها بەشێکە لە کار و چالاکەکانی مناڵپارێزی کوردستان و بەتایبەت بەرنامەی گەشەبێتانی توانای گەنجان و سنتەرەکانی چالاکی گەنجانی مناڵپارێزی کوردستان. هیچ پامێکی تر ماوە کە لە کۆتایە بتەوێت ئاماژەی پێ بکەی بۆ ئەم سیمینار؟ ڕاستەکەی زۆر سپاسانەکەم و هیوادارم ئەم دەستپێکە بێتە هۆی ئەوەی کە هەموو گەنجان و هەموو خێزانەکانمان زیاتر هۆشیار ببنەوە لەسەر ئەم یاسایە کە یاسای خراپ بەکارێنانی یاخود بەکارێنانی ئامێرە پەیوەندیەکانە و ئینشاءڵڵا هەوڵەیەین کە زیاتر و زیاتر لە خزمەتی گەنجان و کۆمەلگاکەی خۆمانابی. زۆر سپاس دەکەم بەڕێزی. زۆر سپاس. سپاس بۆ میوانەکەم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز کاک دیاری مستەفا کە بەڕێزیان سەرپەرشتیاری گشتی بەرنامەی گەنجان لە ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان. سپاس بۆ ڕوونکردنەوەکانی کە بە شێوازێکی گشتی لێرە و لەوێ کاری بەردەوام ئەکەن بۆ هۆشیارکردنەوەی زیاتری تاکەکانی کۆمەڵگا بۆ هۆشیاری زیاتری خێزانەکان. جایسە چینە لای خاتوو سۆنیا جەلیل زەنگەنە کە بەڕێزیان دەهێنەری کورتە فیلمی حوتونی و بابزانین مەبەست و ئامانجی ئەوانیش چی بوو کە لێرە لە قەزای چەمچەماڵ بتوانن نمایشی کورتە فیلمەکەیان بکەن. سۆنیاگیان ئەگەر بیتە لای من سپاس بۆ ئامادەبوونت سڵاو لەبێتۆم کاتت باش بێ هەربا لەوە دەست پێ بکەم. بێگومان پێشتریش هەر دەستخۆشیمان لێ کردووی کە ئەوەی نمایشکردنی کورتە فیلم دەنگدانەوەیکی زۆر باشی هەبوو. ئەمێ ئاماژە بۆ بکەم لە قەزای چەمچەماڵ چ پەیامێکی ترت هەیە بۆ هۆشیارکردنەوەی زیاتری تاکەکانی کۆمەڵگە و پاراستنی خێزانەکان لە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی کرد. سەرتا سڵاوتان لەبێ سپاس بۆ پرۆگرامی ڕۆژێکی نوێی ئەزیز. بڵێ ئەمڕۆ ئێمە لە قزای چەمچەماڵی خۆشەویستین لێرە ئەمانەوێت هەڵمەتێکی گرنگ ڕابگەینی ئەویش هەڵمەتی خراپ بەکارهێنانی بەرەنگاربوونەوەی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنە. بێگومان ماوەی کۆزین ماوەی چەند مانگێکە دەستگای میدیای کورسات لەگەڵ مناڵپارێزی کوردستان و بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دش بەشنان و خێزانی سلێمانی سەرقاڵی گفتوگۆین لەسەرەوەی هەڵمەتێک لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان ڕابکەینی بێگومان ئەزانین کە لە کۆتایی ساڵی 2023 دەستگای میدیای کورسات بە سەرپەرشتی بەڕێز قوبات تاڵەبانی کورتە فیلمی حوتونی بەرهەمهێنا. کورتە فیلمەکە دەربارەی کەمکردنەوەی بیری تونتیژی بوو بەرەنگاربوونەوەی ئەو تاوانە ئەلکترۆنیانە بوو کە بەرامبەر بە کچان و ژنانەکرێ. لە ئێستا بیرمان لەوە کردەوە کە هەڵمەتێک ڕابگەێنین کە بتوانین هاوکات لەگەڵ پێشکەشکردنی کورتە فیلمی حوتونیوە سمینارێکی یاسایی بە گەنجان بوترێتەوە لەو بارەبۆی هۆشیار بن کە ڕۆژانە چۆن مامەڵە لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەکنەلۆژیایەکەن. سۆنیاگیان ئەمێ ئاماژە بۆ بکەم تا چەندە بۆ لەمە دووە کاری بەرتەوامتان ئەبێت و کۆی کە خۆشت ئاماژەت پێکرد لە تەواوی شار و شارۆچکەکانی کوردستانە بتوانن هەماهەنگیتان هەبێت بۆ سازکردنی جۆرێک لەم سیمینارە یاخود نمایشکردنی کورتە فیلمەکەی بەڕێزت کە مەجێگەی دەستخۆشیە بتوانین هەمیشە و بەردەوام ئەم سیمینارەیانە یاخود لە ڕێگەی نمایشکردنی کورتە فیلمەکانەوە تاکەکانی کۆمەڵگە زیاتر و زیاتر هۆشیار بکرێنەوە. ئەمە تا چەندە خسووتانە تا پلانی بەرنامەکانی خۆتان؟ بێگومان هونەر ڕێگەیەکی گرنگە بۆی بگین بە ئامانجی خۆمان. لە ئێستاشە بە خۆشحاڵی و ئێمە و هەنگاوەمان ناوە کە بتوانین هەم لە ڕێگەی کورتە فیلمەوانێ هەم لە ڕێگەی لیژنەیەکی یاساییەوە ئەفسەرێکی یاساییەوە لە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونی تونوتیژی کە بتوانین ئەو تاوانانی کە لەو کورتە فیلمەکە ئەنجامەدرێ ئێمە لە ڕێگەی یاساوانێ شیکارێ بکەین و ئامادەبوانی کە لە هەر شار و شارچکەیەک کە ئێمە چین ڕوونکردنەوەی لەسەر بین. بێگومان قەزای چەمچەماڵی خۆشەویستمان بە یەکەم هەنگاو و ڕاگەیاندنی هەڵمەتەکەمان ئێمە هەڵبژار هەڵمەتەکەمان بێگومان بە ناوی خێزانەکانمان دەپارێزین. ئەم هەڵمەتە کار لەسەرەوەکەین لە کۆتایی هەر سمینارێکمانە کە لە شار و شارچکەکان ئەکەین ئێمە فۆرمێکی ڕاپرسی ئەین بە ئامادەبوان ئایا چ سوودێکیان لە یاساکە وەرگرتووە، ئایا لە فیلمەکەەوە چی چوانەیەک فێر بوون، ئایا بۆ داهاتوو چۆن ئەتوانن مامەڵە لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەن. هیچ پەیامێکی ترس ماوە لە کۆتاییە؟
هیوای سەرکەوتن بۆ تیمەکەمان نەخوازم ئەم دەست پێشخەری دەستگای میدیای کورسات و بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوە و منداڵپارێزی کوردستان هیوادارم بتوانین لە شار و شارچکەکانی تر بە هەمان شێوەی چەمچەماڵ چالاکیەکانمان بەردەوامی پێبین. زۆر سپاس. سپاس بۆ تۆ، زۆر سپاس بۆ سۆنیا جەلیل زەنگەنش کە بەڕێزیان دەرهێنەری کورتە فیلمی حەوتونی و کە بە شێوازێکی زۆر باش ڕوونکردنەوەیان لەسەر تەواوی نمایشکردنی کورتە فیلمەکە و ئامانجی داهاتووشیان یاخود پلانیان بۆ نمایشکردنی کورتە فیلمی حەوتونی و لە تەواوی شار و شارچکەکانی کوردستان. جا ئێستا چمە لای یەکێکی تر لە میوانەکانم کە بەڕێزیان مامۆستای زانکۆن زۆر بەڕێز دکتۆر هەژار بەرزنجیمان لەگەڵا بێت بە بزانێن ڕوونکردنەوەی ئەوان پەیامی ئەوان چییە لە ناوەندێکی ئەکادیمیە لەسەر هەڵمەتێکی هۆشیاری تایبەت بە ئەوەی کە خێزانەکانمان ئەپارێزین. بەڕێزیشان ئەگەر ئەرک بکێشن دکتۆر گیان سپاس بۆ ئامادەبوون، سڵاو لەبێت تۆم کاتت باش بێت، سپاس بۆ ئامادەبوونت، هەر لەوە دەست پێ بکەین. زۆر سپاس. ڕاگەاندنی هەڵمەتێکی وەها ئەگەر بیبەستینەوە بە ناوەندێکی ئەکادیمیەوە تا چەندە گرنگی و بایەخیە بێت؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بێەوە بەیانیە و بینەرانتان باش. دیارە ئەمە هەڵمەتە لەگەڵ هاوبەشی دەستگای میدیایی کورسات و مناڵپارێز و بەڕێبەراتی تونوتیژی سلێمانیە لە خۆی لە خۆی دام هەڵمەتە زۆر گرنگە لەبەرەوەی ڕەبتی پەیوەندی ڕاستەوخۆی بە خێزانەوە هەیە. لای هەمومان ئاشکرایە خێزان بنەمای کۆمەلگایە. ئەگەر ئێمە خێزانێکی ئاراممانە بێتوانین بڵین کۆمەلگایەکی ئاراممانەیە. دیارە لە دوای ئەو پێشکەوتنانی کە بڕوبەڕووی تاکانی ئێمەی کۆمەلگا بۆ تۆ لەوانە بە ئامەری پەیوەندیەکان و ئەلکترۆنیەکان کە ئێستا بەشێکی بەرچاو بڵاوبۆتەوە. دیارە لە دوای ئەو توێژینەوانی ئەو ستافی کە بەم کارە هەڵساون لێکۆڵنانی کە کردویانە توێژینە زانستیانی کە کراوە ئەبینی زۆرێک هەندێک لە کێشەکان کە لە خێزانەوە کاری هەڵۆشانەی خێزان و ناساقامگیری خێزانە بوونی ئامێرە پەیوەندیەکان و نەبوونی هۆشیاری و چۆنێتی مامەڵەکردنی لەگەڵایە. بۆیە بە جێگای دەستخۆشیە کە هەرسێ هاوبەش هەسان بە لە هەم لە ڕۆی یاسایەکە و لەم ڕۆ زانستی یاسایەکە و باری دەرونیوانە کە هۆشیاری تاو بدەین بە تاکانی کۆمەلگا لە چۆنێتی بەکارهێنانی ئامێرەکان و چۆنێتی پەیوەندیکردنی لە نێوان هەردوو ڕەگەزدا کە بۆی ئێمە بتوانین خێزانێکی ئاراممان هەبێت. دیارە ئەمە خۆی لە خۆیدا ئەم بابەتەوە ئەم تەوەریەم ڕۆگا یەکێکە لە گرنگیەکان و پێویستیەکانی نێو کۆمەلگایی ئێمە و سپاس بۆ دەستگای میدیایی کورسات و هەروە مناڵپارێز و بڕادی کە هەستیان بە یەکێک لە کێشەکانی نێو کۆمەلگای کوردی کردووە. هەستیان بەوە کردووە کە ئێمە کێشەیەکی ئەمڕۆ کێشەیەک بەرۆکی خێزانی ئێمەی گرتووە بۆ یەکێکە لەوانەی کە بتوانین لە ڕێگای ئەم هەڵمەتەوە هیچ نەبێ بتوانین هۆشیاری یاسایەکان بە هەردوو ڕەگەز بگەین و تیامگەینی کە ئەمە مافەکانە ئەمە ئەرکەکان لەسەر تاکی ئەمە. دکتۆر گیان ئەگەر بپرسین لە ئێستاە با بڵێن قۆناغی گەنجان یاخود قۆناغی ڕواڵ قۆناغێکی زۆر هەستیارە ڕەنگە بەهۆی خراپ بەکارهێنانی یاساکانی ئامێرەکانی پەیوەندیکردن تووشی چەندەها کێشە و گرفت ببن. ئێوەکو مامۆستایانی زانکۆ تا چەندە ئەتانەوێت پەیامی زیاتر بگەێنن بۆ تاکەکانی کۆمەڵگە بۆ خێزانەکان کە ڕوبەڕووی ئەوە ببنەوە مناڵەکانیان زیاتر هۆشیار بکەنەوە کە چیتر ڕوبەڕووی توندوتیژی نەبن یاخود ئامێرەکانی پەیوەندیکردن خراپ بەکارنێنن لەم نێوەندەیە چی ئەەکەن؟ بەڵێ خۆی دیارە وەک پێشتریش باسمان کرد ئەم بابەتی ئەمڕۆ ڕاستەوخۆ پەیوەندی بە تاکەوێت تا تاکێک ژەما دەخمان ئەندامێکی خێزانێکی و خێزانێکیش بنەمای کۆمەلگایە کەواتە هەموو چین توێژەکان لێرە هەم بە ناوەندی ئەکادیمی هەم بە ناوەندەکانی ترەوە سەرجەممان ئێمە پەیوەندیمان بەیەکەوە هەیە هەموو کۆمەلگایمە ڕەبتەوە هاوتەری بیەکین ڕۆژانە بەرێکەوتەمان لەگەڵەکە بۆیە ئێمە لە ناوەندەکانی زانستی و لە ناوەندە ئەکادیمیەکان بە تایبەتی کە سەرەتای دەستپێکی قۆناغەکە بە تایبەتی گەنجان دێنە زانکۆ پەیمانەکان کە داخلەکمان دەستپێکی ژیانیانە ڕاستی ئێمە زۆربەی هۆشیارەکان لە لایەنی دەرونی و لایەنی بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان و مادەی هۆشبەر و مەسەن زۆر هەروە هۆشیاری ژنگەی ئەمانە پێویستن لە ڕاستیدا لە ئەمڕۆ بۆ ئێمە زۆر گرنگە تاکی معریفی ئەمەوە لێرەشەوە لە دەستگای میدیایی کورساتەوە داواکەم ئەمە یەکەم بەرنامەیان نەبێ و کۆتا بەرنامەی تری هۆشیاری نەبێ تاکی ئێمە پێویستی بە هۆشیاری زیاترە لەوانە بەکارهێنانی چۆنێتی بەکارهێنانی ئەلکترۆنی و هەروەها موادی مخدر یاخود مادە بەهۆشکەرەکان کە بەرەوکی ئەمڕۆی کۆمەلگای ئەمەی گرتووە و هەروەها هۆشیاری ژینگە چونکی بمانوێ نەمانوێ ژینگەش جێگای مەترسیە بۆیە ناوەندە ئەکادیمی و زانستیەکان وەک جەنابەت باسی کرد ئێمە هەمیشە بە پێ و توانایی کە هەمانە چۆنێتی مامەڵە و خوێندکارەکانمان وە گەنجانمان لە سنتەرەکانی گەنجان هەمیشە هۆشیار کردوەوە لەو سێ بابەتە بە زیادی کە ئەمڕۆ یەقەمانی گرتووە بەس خاڵێکی تریش ئەوە هەیە بیرمان نەچێت
کە ئێمە کۆمەڵێک یاسای باشمان هەیە لە کوردستان باشە کۆمەڵ یاسای باشمان هەیە بەس بەڵام گەنجانی ئێمە یاخود تاکی ئێمە زۆر ئاشنایان نین وەشیار نین بە یاساکان یاساکە مەسەن یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە مۆبایل ئەلکترۆنیەکان باشە هەتا ئێستا مەسەن ئێمە لە دادگاکانە چەندین مەسەن کەس سزا ئەدرێ ڕۆژانە ئەیبیستین خراپ بەکارهێنانی مۆبایل خراپ بەکارهێنان بەستا ئێستا مەسەن ئەمڕۆ لە گەنجانی ئەم پر سەرەتاکی ئەمە نازانێ دەقی ئەم یاسایە چییە لە چی پێکاتۆ باسی چیەکە تاوانەکە چۆن جێبەجێ کرێوە سزاکانی چییە چۆن مامەڵە بکەین لەگەڵەمە لە ڕاستیدا هەچەند بەرنامەی کورسات منە بینم مەسەن لە بەیانیانی کورساتە چەندین بەرنامەی بەکارهێنا مەسەن لەسەر هۆشارکردنەوەی کۆمەلگا لە هەموو ڕووەکانەوە بەس ئەیبینی ێشتا نەوشاری یاسایی تاکی ئێمە نەگەیشتەوە ئاسی تا بزانێ چۆن مامەڵەکە لەگەڵەوە بۆیە ئەم هەڵمەتێکی زۆر گرنگە دا ئومێدەکەم بەردەوام بێ ئەم هەڵمەتەیەکی کە لەوانەی کە خێزانی ئێمە و تاکی ئێمە پێوێ ناڵێنێ شەوانە و ڕۆژانە ئەبینین کە ئێمە کەیسی قوربانیمان هەیە لەم هەڵمەتە بڕۆ دادگاکان چەندی دەوێ ئومێدەکەم ئەم هەنگاوە هەنگاوی یەکەم بێ و بەرەو ئاماج و داواتێکی باشتر چێ بۆیەوە دکتۆریان زۆر بە کورتی پێمان بڵێ تەنیا سازکردنی هەڵمەتێکی لەم شێوازە بەسە یاخود ئەبێت کاری جدی تریش بکرێت واتە کار و چالاکی تریش هەبێت لەم نێوەندە یاخود ئەو یاسایانی کە باست کرد چۆن تاکەکانی کۆمەڵگە لێ ئاگادار بن بەڵێ خۆی ئەم هەڵمەتە دەستپێکێکە سوپاس بۆیان ئەکرێت ئێمە هەم لە ڕێگای ناوەندەکان لە ڕێگای سیمینار دیبیت پانێڵ وەرکشۆپ بۆ هەموو خێزان سامڕۆ تایبەت زیاتر لەگەڵ گەنجان و ژنان و کچان کۆبووینەتەوە ئەکرێت ئێمە بە هەموو تاکانی کۆمەلگا هەموو فیەکانی کۆمەلگا بگرینەوە هەموو چینەکان بەتابەتی مەسەن گرنگترینیش مەسەن ئەمڕۆ کە خەڵک گوێیان لێگرێ مامۆستایانی ئاینیە ئێمە بتوانین لەگەڵ مامۆستایانی ئاینی دانیشتین یاساکانیان پێ ئاشنا بکەین بڵێن ئەمە یاساکان وا مامەڵاکرێت لەگەڵەوە چینی مامۆستایانی پەروەردە وەزارەتی پەروەردە هەموو وەزارەتەکان یعنی پەیوەستن بەمەوە ئومێدەکەم کورسات بەردەوام بیوە کە میشە پێشنگ بۆ لە بابەتەکە زۆر سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بۆ دکتۆر پشدەر بەرزنجی کە بەڕێزیان مامۆستای زانکۆن سپاس بۆ وتەکانی بەڕێزیان سپاس بۆ هەر سێ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام کارڕوونکردنەوەی زۆر باشیانیان لەسەر تاوی هۆشارکردنەوەی تاکەکانی نێو کۆمەڵگا کە بتوانن خێزانەکان زیاتر بپارێزن کە ئەمە دروشمی سەرەکی ئەم هەڵمەتە بوو هەڵمەتی و هۆشیاری لەبارەی ئەوەی کە خێزانەکانە پارێزین دووبارەی ئەەکەمەوە کە بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات و بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و خێزان و لە هەمان کاتارەخراوی منداڵ پارێزی کوردستان خۆشیان لێ ئەەکەین و سنتەری چالاکی گەنجانی شۆڕش بە هەماهەنگی ئەم هەڵمەتیان ڕاگەیەنراوە بە ئومێدین هەڵمەتی لەم شێوازە زۆرتر بێت بۆ ئەوەی چیتر ڕوبەڕووی گرفت و کێشەکان نەبین لە بەرامبەر خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردن ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرموون دەست خۆشتەر زاد سپاس بۆ میوانە بەڕێزانە بە هیوای ئەوەی کە ئەم هەڵمەتە لە پێناو توونوتیژی و کەمکردنەوەی و لەمان کاتیشا پەیوەندی بە خێزانەوە هەیە و ئەو سێلایەنە گرنگەی کە منداڵ پارێزی کوردستان و ئەو بەڕێوەبەرایەتی ڕوبەڕووبوونەوەی توونوتیژی و لە ڕووی میدیایشەوە ئێمە وەکو دەستگای میدیای کورسات ئەمە هەماهەنگیە وا بکات کە کاری باشتر و باشتر بکرێ بۆ خانمان و ئەمە جێگەی دڵخۆشیشە لە چەمچەماڵ ئەمە بەڕێوە ئەچێت تاوەکو هۆشیارەکان زیاتر بڵاو بێتەوە بۆی کە هاوڵاتیان زیاتر بزانن کە مافی ژنان ڕوبەڕووبوونەوەی توونوتیژی و چۆن بتوانن کار لەسەر ئەم بابەتانە بکەن دووبارە سپاس